ڕۆژی 5 شوبات ماوەی ڕێکەوتنامەی سنووردارکردنی بڵاوبوونەوەی چەکی ئەتۆمی لە نێوان ئەمریکا و ڕووسیا کۆتایی هات کە ناسرابوو بە ڕێکەوتنامەی نیوستارت و ساڵی 2010 درێژ کراوەتەوە و یەکێکە لەو ڕێکەوتنامە جەگمەنانەی دانراوە بۆ ڕێگریکردن لە هەڵگیرسانی جەنگی ئەتۆمی. ڕێکەوتنامەی سارتی بنچینەیی ساڵی 1991 لە نێوان ئەمریکا و یەکێتی سۆڤیەتی جاران واژۆکرا کە ڕێگە دەگرێت لەوەی هیچ کام لەو دوو وڵاتە زیاتر لە 6,000 کڵاوەی ئەتۆمی بڵاو بکەنەوە. دواتر ساڵی 2010 ڕێکەوتنامەکە لەژێر ناوی نیوستارت نوێکرایەوە. هەرچەندە 3 ساڵ لەمەوبەر ڕووسیا بەهۆی پەرەسەندنی گرژەکانی جەنگی ئۆکرانیاوە ڕێکەوتنەکەی هەڵپەسار، بەڵام هەردوو وڵات پابەند بوون بە ناوەڕۆکەکەیەوە. بەپێی ڕێکەوتنامەی سنووردارکردنی بڵاوبوونەوەی چەکی ئەتۆمی ژمارەی کڵاوە ئەتۆمیەکانی ئەمریکا و ڕووسیا سنووردار کراوە. کۆتایی هاتنی ئەو ڕێکەوتنامەیە بە واتای کۆتایی هاتنی هاریکاری چالاکی نێوان واشنتۆن و مۆسکۆ دادەنرێت کە بووە یارمەتیدەر لە کۆتایی هاتنی جەنگی سارد. کۆتایی هاتنی وادەی ڕێکەوتنامەی سنووردارکردنی بڵاوکردنەوەی چەکی ئەتۆمی کە بە گرنگترین ڕێکەوتنامە دادەنرێت لە نێوان ئەو دوو زلهێزەی ئەمبارێکی گەورەی چەکی ئەتۆمیان هەیە با دروستبوونی مەترسی بۆ سەراسایشی جیهان و مەترسی هەرەسهێنانی لێک دەدرێتەوە. وەزارەتی دەرەوەی ڕووسیا بڵاوی کردەوە دۆخی ئێستا وا دەخوازێت لایەنەکانی ڕێکەوتنامەی نیوستارت چیتر کۆت و بەند نابن بە هەر پابەندیەک و ئاڵوگۆڕی زانیاری لە چوارچێوەی ڕێکەوتنامەکە و ئازادن لە هەڵبژاردننی هەنگاوی داهاتوویان و ڕووسیا بە نیازە بە بەرپرسیارەتی و هاوسەنگی هەڵسوکەوت بکات. ئەمەش وای نیشان دەدات کە ڕووسیا لە ئێستادا نەیەوێت ڕێکەوتنامەکە درێژ بکاتەوە یان بیەوێت فشار لەسەر ئەمریکای ڕکابەری دروست بکات. هاوکات دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کەمتر نیگەرانە لەبارەی کۆتایی هاتنی ڕێکەوتنامەکە و لە دیدارێکدا لەگەڵ ڕۆژنامەی نیویۆرک تایمز وتی ئەو ڕێکەوتنە کۆتایی هاتوو کار دەکەن لەسەر ڕێکەوتنێکی باشتر. کۆتایی هاتنی ڕێکەوتنامەی سنووردارکردنی بڵاوبوونەوەی چەکی ئەتۆمی لە نێوان ئەمریکا و ڕووسیا مەترسی دەستپێکردنی کێبڕكێی خۆپڕچەکردنی ئەتۆمی هێنایە ئاراوە. ئەمریکا دەیەوێت ئەو ڕێکەوتنامەیە چینیش بگرێتەوە.